زمانی پێشبەرگایەتی کرد من لە یەک عملیاتێکیان بۆ کردم لە نەخۆشخانەی ناوپردان ئاخر ڕۆژ بوو 74 کە شەردەتی پێکردەوە لەو کاتانەوە هیوام ئەوە بۆ کە بتوانم لەم بوارە ڕۆژە لە ڕۆژان بێگومان ئەو کاتانە هەر خەیاڵ بوو چونکە من لە بارێکی کەی ژیانە بوو. ئەو کاتە بۆ فاروقی مەلا موستەفا بیرۆکەی بنیادنانی نەخۆشخانەیەک هەر خەیاڵ بوو. ئەو خەیاڵەی بوو بەڕاست بە بڕی زیاتر لە 200 ملیۆن دۆلار نەخۆشخانەیەکی دروست کرد. بێجارە ئاواتەکانم بە ڕاستی لە ساڵی 2007 بوو بە بڕیار لەم چیوای لێکردم هەستەکەم و تواناکەم هەر بۆ زانینی جەنابتان و خەڵکی کەکە گوێی لێبێ بەشێکی زۆرم لە بەشی خۆم لە ئاسیاسیال فرۆشت بۆ ئەوەی بتوانم ئەم پرۆژەی پێ دروستکەم. لەسەر زەویەکی پان و وشک لەسەر دەستی ئەندازیارانی کورد و بیانی بە سەرپەرشتی ئەم ئەندازیارە نەخۆشخانەیەکی ستاندەرد و مۆدێرن بۆ یەکەم جار لە کوردستان و ناوچەکەدا بنیادنرا. لەم پرۆگرامەماندا دەچینە ئەو نەخۆشخانەیە و بزانین چۆن و بە چ ستاندەردێک دروست کراوە و لایەنی ئەندازیارەکەی دەخەینە ڕوو. کاشەکەم کاتت باش. بەخێر بێن سەرچاوم بەخێر بێن سەرچاوم بەخێر بێن یاخوا گەورەتان کردین بەخێر بێن. ئەم نەخۆشخانەیەتان لە ماوەی چەند ساڵدا دروست کرد؟ سەرەتا ئێمە لە ناوەڕاستی ساڵی 2008 دەستمان کرد بە هەڵکەندنی بناغەی ئەم نەخۆشخانەیە لەسەر زەویەکی 7,000 مەتر دووجا. ئەو 7,000 چەندیتان کردووە بە باڵەخانە بۆ نەخۆشخانەکە چەندیتان کردووە بە گرین زۆن و شوێنی پارکینی ئۆتۆمبیلەکان؟ 59,600 مەتر دووجامان کردووە بە شوێنی سەوزایی و پارک و شوێنی نیشتنەوەی هەلیکۆپتەر هێلیپاد. باشە. ئەوەشی کەماوەتەوە بیناکەمان تیا دروست کردووە. بیناکە ئەوەی کە دروست کراوە نزیشی 50,000 مەتر دووجا ڕوبەری گشتی بیناکەیە بە هەموو هۆمەکانەوە. باشە. ئەوەی بە هەموو هۆمەکانەوە کەواتە یەک نهۆم 50,000 نییە بە هەموو هۆمەکانەوە. نهۆممان هەیە 11,000 نهۆممان هەیە 10,000 و بەو شێوەیە. چەند نهۆمە؟ دوو بەشە بیناکە، بینایی خەستەخانەکە و لەگەڵ بینایی کلینیکەکان. باشە. بینایی خەستەخانەکە 8 نهۆمە، بینای کلینیکەکان 5 نهۆمە. خۆی لە دوو لیڤڵە ئەدەنەوە لەیەک لە گراوندا لە تابقی زەمینی. باشە. و لەگەڵ قاتی دوو کە بۆچی لە قاتی دوو کە لە قاتی دووە زۆربەی زۆری ژوورەکانی نەشتەرگەری و ئەو شتانەی کە پەیوەندی بە نەشتەرگەریەوە هەبێ لەو قاتایە لەبەرەوە لەو قاتەدا جاریشتر لەو نهۆما جاریشتر ئەدەنەوە لە یەکتری. زۆر باشە. ئەمێ بچینە ژوورەوە ئینتەرێر دیزاینەکەمان پێشان دەی بزانین فینیشینگەکەی چۆن کراوە پێشانمان بدەن ئەو جیاوازی و خاصیەتانی ئەم نەخۆشخانەیە پێشانمان بدەن لە ژوورەوە. بەستە چاوم لە خزمەتانە. فەرمووە. ئەمە سایت پلانی نەخۆشخانەکەیە نهۆمی زەمین. ئەمە نهۆمی زەمینیە ئەگەر سەرنج بدەیت هەموو شتەکان دیاری کراوە بە پێی ژوورەکان و ژمارەی ژوورەکان. و ئەمە یەکەمین دەرگایە دەرگای سنترال. ئەمە لۆبی سەرشیە. ئەمەش دەرگایەکی دیکە. ئەمە مەدخەلێکی ترە بۆ VIP. باشە. ئەوەش دەرگایەکی دیکە. ئەمە مەدخەلێکی ترە بۆ عیادەکان بۆ دکتۆرەکان. باشە. گەیتەکانی دیکە لەشوان. ئەمە سێ گەیتیشترمان هەیە لێرە بۆ چەکەپ. ئەمە تا لێرەیە ئەمە چەکەپە. باشە. ئەمە 4 گەیتیشترمان هەیە بۆ مختبەری مرکزی. باشە. ئەمە 5 گەیتەکەی دیکەش بۆ ئیمەرجنسی. لێرە شوێنی هەلیکۆپتەرەکە و هێلیپادەکە بوو. باشە. ئێترەمەش گەیتەکانی ترەی سێرڤس و هینی مۆرک و ئەمە لێرە چێ بۆ ژێرزەمین و لێرە شوە چێ بۆ
هینە کارپار کە لە ژێرزەمین هەیە لە بەیسمێن چەند نۆمتان لە ژێرزەوی بۆ پارکین هەیە؟ یەک. باشە ئەم نەخۆشخانەیە پێویستی بە فاوندیشنێکی نۆرماڵ بوو یان بە شێوازی دیکە کرا؟ خۆی فاوندیشن پشت ئەبەسێ بە بیرین کەپاسیتی و لەگەڵ کێشی بیناکە. باشە ئەوەی ئێمە گەیشتینێ لە کۆتاییە ما فاوندیشنمان بۆ کرد، ینی ئەساسشی حەسیری. باشە ئەمە ینی پێویستی بە پایاڵین نەکرد. چۆن بوو پایاڵتان نەکرد وانێ؟ زەویەکەی چۆن بوو؟ خراپ نەبوو، ینی با بڵێن بیرین کەپاسەکەی لە حدودی 7 بوو، ئەنی 7 بۆ 1 متر دووجە. ئێمە دیزاینمان لەسەرەوە کرد و ئەساسەکە ئەساسشی وەکو ئەریجەناتم کرد ئەساسشی حەسیریە، ینی مات فاوندیشن و هەر هەموو بیناکە بۆ شێوەیە، هەم بۆ بینا سەرەشیەکە کە خەستەخانەکەیە و هەم بۆ بیناکەی ئەم بەرکەوتمان کلینیکەکانە. ئەمە بەنسبەت تابقی با بڵێن تابقی گراوند، ئەمە بەشەکان زۆر بە شێوەیەکی وازەح دیارە. ئەمە مەدخەلەکەی ترە، ئەمە بەشی تیشکە، ئەمە بەشەکانی ترە، ئەمە مختبەری مرکزیە، ئەمە چێکەپە، ئەمە ڤیزۆتێراپیە، مەش کافتریا و شتەکان، ئەمە کافتریا و شتەکانە، وەکو شۆپینگە مەجموعەیە شۆپمان هەیە لێرە دانیتر بەپێ ئەوەی کە جەنابە سەیرە کرد. تەقسیماتی ناوەوە بە شێوەیەکی زۆر ستاندارد و داواکاریەکانی ڕێکخراوی JCI جیهانیە. ئەم نەخۆشخانەیە لە دوو بەش پێک هاتووە. بەشێکیان نۆڕینگەی دکتۆرەکانن کە لە ناو خەڵکیدا بە عیادەی دکتۆر زیاتر ناو دەبرێت. سەرەتا نەخۆشەکان بەپێی پێویستی خۆیان سەردانی نۆڕینگەکان دەکەن و پشکنینیان بۆ دەکرێت. دواتر ئەگەر دوای پشکنین پێویست بە مانەوەی نەخۆش هەبوو، ئەوە دەبرێتە بەشی دووەمی نەخۆشخانەکە کە چەندین ژووری مانەوەی تێدایە بە ستاندەردە بەرزەکانی جیهان. دڵم بەم پرۆژەیە زۆر خۆشە و دڵم پێی خۆشە بە شێوەیە کە بڵم لە هەموو پرۆژە گەورەکانی کە پرۆژەی زۆر لەمە گەورەترم هەیە. ئەم پرۆژەیە لەبەرەوەی کارێکی ئینسانیە و بە شێوەیە کراوە کە نییە تا ئێستا لە کوردستان هەرچەنگە هیوام وایە دەیانی کە هیوا دروست ببێ و لە ئەمڕۆ هەر بۆی پێتان ڕابگەێنم لە ئێستاوە تا بەتەمانین تا 2 ساڵێکی کەش ئەم نەخۆشخانەیە بتوانێت بە خۆی ڕاگرێ و هەموو مانگێک بە مەبلەغی زۆر گەورە هاوکاری خەستەخانەکەیەکەم بۆی بەردەوام بێ و لە دوا ڕۆژیشا کە من بڵاوم کردوتەوە دوا ڕۆژیش هەر کە کەوتە قازانجی خەستەخانە بۆ وەرناگرم من و ئەچێتەوە ناو خەستەخانەکەەوە بۆ پەرە پێداری و بۆ فراوانکردنی. لەم نەخۆشخانەیە سوود لە خزمەتگوزاری هەلیکۆپتەر وەردەگیرێت بۆ ئەوەی لە کاتی ناکاودا و لە شوێنی دوورەدەست بتوانن لە ڕێگەی هێلیکۆپتەرەوە بە زووترین کات نەخۆش و بریندارەکان بگەیەنرێنە نەخۆشخانەکە. ئێرە شوێنی هێلیپادەکەیە؟ ئەمە هێلیپادێکە تەبعاً دروستکراوە بۆ حاڵەتی ئیمەرجەنسی. باشە. ئەمە بە پێی ڕاستپاردە و داواکارەکانی FAA ئەمریشی کە پێوترێ ئیدارەی فڕۆکەوانی فدرالی دروستکراوە کە هەموو ئەو مەرجانی کە ئەوان داوایان کردووە ئێمە دەستەبەرمان کردووە. ئەمەش بۆ حاڵەتانە بەکارێت کە ئەگەر بێت و حاڵەتیشی حادیسەیەکە ڕووە ئێمە بتوانین هەلیکۆپتەر بەکاربێنین بۆ گواستنەوەی نەخۆش خێرا بە شێوەیەکی خێراتر لە ئۆتۆمبیل بە شێوەیەکی خێراتر لە فاوندیشنی ئەمە بێت چۆن بێ جیاوازە بێگومان لە فاوندیشنی باڵەخانەکان جیاوازە لەو قیرەی سەرجادەکە جیاوازە لە پارکی ئۆتۆمبیل فاوندیشنەکەی بێت چۆن بێت؟ فاوندیشنەکەی دیزاینەکەی خۆمان کردومانە تەبەن ئەمە حسابی وەزنی تایارە و ڤایبرێشنەوەی و ئیمپاکت وەختی نیشتنەوە سومشی کۆنکرێتەکە 40 سانتیمە 40 سانتیمەتر کۆنکرێتە بەڵێ دوو لایەر شیشی 16 ملیمیترایە 15 بە 15 بەڵێ تەمان ئەمە دیزاینی بۆ کراوە یعنی ئەمە هەروە نەکراوە دیزاین حسابی ئیمپاکت و
حسابی ئەو پرێژەری کە ئەچێتە سەری هەر هەموو حسابی بۆکرا و حسابی تەبیعی بە پشتبەستن ببینین کاپاسیتی خۆڵەکەی ژێری بۆ ئەو وەزنەی کە ئەچێتە سەری لە ئەسنای نیشتنەوەی هەلیکۆپتەرەکە یا ئەو کەسانی کە هێنە سەری یا ئەو ئینانەی کە ئەو ستافانی دوای کۆنکرێتیش بێگومان پێویستە ڕەنگی تایبەتی بکرێ ئەوە هەر بۆیاخێکی ئاساییە ئەمە بۆیاخێکی ئاسایی نییە ئەمە تەبیعی ئەگەر ملاحەزە بکەی ئێمە یەک ڕیز لە لایتینمان هەیە بۆ حاڵاتی شەو باشە کە ئەمە ئەوی ژەر بە پێی داواکاری و ڕاستفەردەکانی FAA کراوە ئەکسوایوزێتی خۆی هەیە ئەحداسیاتی خۆی هەیە ئەمە ڕەمزی تایبەتی هێلیپادە لە کاتێکە کە هێلیپادێک کە هەلیکۆپتەرێک بێ لەم ڕوبەرا بنیشێتەوە. ئەم نەخۆشخانەیە جێی خۆشیمە لە هەمووی زیاتر چونکە خەڵکێکی زۆرە بینم لە سوپاس و دوعاکردنەوانێ لە بۆ منیەکەن کە بە ناو نەخۆشەکانە ئەگەڕێم چونکە چارەسەرێکی نزیک ئەدۆزنەوە بە پارەیەکی زۆر کەمتر ئەوەی کە لە شوێنانی کە بۆیان بکرێت. هەر بازارێکی پلانێک هەیە لێ ئەو پلان چەندیا سەرکەفتیە لە هەر جەهێکی بن ئەم بازاران نێزیکی هەوت بکەین. لدیف ستانداردین جیهانی بە هیرترین داتا بە باشترین شێواز ئەم بازاران شروڤەت بکەین. di bernamê bazarda me ji van e. Ezim Bextiyarê Ebdilezîzî. بۆ ڕێکلامکردن لە تۆڕی میدیای ڕوودا و پەیوەندی بکەن بە کۆمپانیای سیدار ئێجەنسی بەم ژمارانەی خوارەوە 0750 833 2233 0750 833 4433 0770 252 11 11. ئەمە مەدخەلی سەرەکی خەستخانەکەیە بۆ مەدخەلێکی ترمان هەیە بۆ مەدخەلی کلینیکەکانە بۆ نەخۆشکەیەتە ژوورۆمان شوێنی تایبەتی پزیشکەکان کە نەخۆشەکان پێشوازی لێکەن. بەڵێ گونجاندومانە لەگەڵ داواکاریەکانی ڕێکخراوی JCI جیهانی کە ئەمە ڕێکخراوێکە سەرتیفیکیشن ئەدا بە ئەو خەستەخانانەی لە جیهاندا کە ئەگەنە لیڤڵێکی زۆر زۆر بەرز. ئێمە وەکو شاری پزیشکی فاروق یەکەم جارە لە عێراقا کە خەستەخانەیەکی ئاوا سەرتیفیکیشنی JCI وەرگێ. ئەتوانی بڵێ ئیتر ئەوە بەرزترین لیڤڵە کە خەستەخانە کە وەری بگرێ. بەڵێ شتێکمان کردووە بۆ دیزایانی ناوەوە کە نەخۆش هەست بکە لە خەستەخانەیان نییە، نەخۆش هەست بکە لە ئوتێلێکایە، ینی وا بکە کە هەست بە ئارامی و خۆشگوزەرانی بکە. سترێسی لەسەر نەبێت. نەخۆشخانەکان یەکەم شت کە توی شەوێ سترێسی دەوروبەرەکەیەتی. ئێمە ڕاستێکی ستاندەرێکمان هەیە پێوترێ JCI کە ئەمە Joint Commission International Accreditation
واتە ئاعترافی دەولیە بە هەموو ئەو ڕێنمای و یاسایانی کە ڕەچاوەکرێت لە علاجکردنی نەخۆشە. ئەمە طبعاً هەندێک ستاندەرد لە ڕەچاوەکرێت لە کردە پزیشکی کە ئەکرێت ستاندەری عالەمی ڕەچاوکرێت لە علاجکردنی نەخۆش. بۆ نمونەیەکێ لەو شتانی کە ڕەچاوەکرێت لە ستاندەری جیهانیە ئەویش ئەوەیە کە تۆ ئەبێ لە هەموو نەخۆشخانەیەکە 10 کۆمیتی و هەبێ واتە 10 لیژنەت هەبێ. ئەم لیژنانە هەر یەکەی هەڵەسێ بە کارێک وە یاسا و ڕێنمایەکانی کە بەکارێنێ لێ لە کردە پزیشکیەکانە. لە زۆربەی نهۆمەکان ڕووناکی سروشتی دێتە ناوەوە و کەشێکی زۆر ئارام بۆ نەخۆش و سەردانکەرانی نەخۆشخانەکە دابین دەکات. هەروەها لە شوێنی هاتنە ژوورەوەی سەرەکی نەخۆشخانە بەشێکی زۆری سەقفی نەخۆشخانەکە بە شوشەی تایبەتیدا پۆشراوە کە بۆتە هۆی ئەوەی ڕووناکیێکی زۆر بێتە ژوورەوە و دیمەنێکی جوانی هەبێت و دڵی سەردانکەرانی خۆش بکات. لە هەمان کاتیشدا پێویست بە وزەیەکی زۆر ناکات بۆ ڕووناکردنەوەی ئەو ناوچەیە. سەقفەکە بە جۆرە شوشەیەکدا پۆشراوە کە پێی دەڵێن کلین مایسێڵف کە لە کۆریاوە هێناویان و ئەو شوشەیە پیسی و تەپەتۆز ناگرێتە خۆی بە ڕێژەیەکی باش پاک دەکاتەوە. یەکەم قۆناغی نەخۆشەکان دێنێرە. یەکەم قۆناغ کە پاش ئەوەی دکتۆر ئەی پشکنێ باشە یەتە ئێرە باش یەتە ئێرە ئەچێ بۆ ئەدمیژن واتە داخڵبوون ئیتر لەگەڵ ستافی ئێمە قساکە و حاڵەتەکەی پێڵێ ئیتر ئەو حاڵەتی کە نەخۆشەکەی هەیە ئەو ساکە نەخۆش کە داغڵ کرا فایلی بۆ دروستەکرێت لێرە فایل و کۆد و هەموو شتێکی دێت کۆد و هەموو شتێ بەپێی ئەو سیستمی کە هەمانە داغڵەکرێت سیستمێکی تایبەتمان هەیە. یەکەم شوێنی دێتە ئێرە نەخۆش یەکەم شوێن نەخۆش دوای پشکنینێتە ئێرە ئەگەر بێ بۆمانەوە. زۆر باش با بچین ژوورەکانمان پێشام دێگەر بزانین چۆن دروست کراوە نەخۆش سوودێکی لێ وەرەگرێت. زۆر باشە. ئەمە نهۆمی سێ ئەمە نهۆمی سێیە یەکێکە لەو سێ نهۆمەی کە دامان ناو بۆ مانەوەی نەخۆش باشە تایە. ئێستا بە حەزەکەی ئێمە یەکەم شوێن کە شانی جەناب تێم یەشێ لە ژوورە تاکە کەسەکانە کە ئەمە تەزوید کراوە بە هەموو ئامڕازەکانی ئارامی و خۆشگوزەرانی بۆ نەخۆش. با بچین سێریش بکەین. طبعا لە هەموو نهۆمێکە شوێنێکمان هەیە نێر ستیشن ئەمە تاکە ئەیبینیت باشە کە ئەمانە سستەرەکان لێرن بۆ وەرگرتنی کەیسەکانی نەخۆش و ئەگەر حاڵەتێکە ڕووبدا ئەمان ئەیگەێنن بە ئەو شوێنانی کە لێپساون بەرابەر بە حاڵەتی نەخۆشەکە. ئەگەر ئێستا جەناب سەیری ئەم ژوورە بکەین. بەڵێ فەرموو. ئەمە یەک کەسێکەکەی وتمان ئەمە ژوورێکی یەکەسیە لەگەڵ مانەوەی یاریدەدەری نەخۆشەکە لەگەڵواکرێتەوە و بەڵێ پاڵیش بکەوێت. ئەمەش طبعاً ئەگەر سەرنج بدەی ئەمە تابلۆیەکە بەس لە پشتی تابلۆکەوە ئێمە ئەو گازانی ئۆکسجین و ڤاکیومە کە بەکارێ بۆ کاتی پێویست دکتۆرەکان بەکاری دەهێنن. ئەوەی جێگەی سەرنجە کاک هێدی لەم ژوورەدا ئەوەیە کە جۆری ڤینێڵ هی زەوێکە ئەمە لە شەریکەی تارکێتی سیدیۆ هێناومانە. باشە مواسەفاتی ئەم ڤینێلە ئەوەیە کە ئەنتی بەکتریایە و ئەنتی ستاتیکە واتە بۆ تەفریغی شوحنات. ئەمە طبعاً یەکێکە لەو مواسەفاتانی کە ئێمە داوامان لێکراوە کەواتە هیچ بەکتریای بکەوێتە سەری ناژی تیا نەخێر نشگە لەوەش خلیسکان خلیسک نییە نەخێر ئەنتی سلیپە. ئەم مواسەفاتانە هەر هەمیتیا کۆبەتەوە ئەمە لە خەستەخانە زۆر بەرزەکانی جیهاندا بەکار. باشە زەویەکەی ئەنتی بەکتریە ئەی دیوارەکەی ئەی پەردەکەی ئەی سەقفەکەی ئەی تەوالێت و شتەکەم بەنسبەت بۆی ژوورەکانەوە هەر بە هەمان شێوە لە شەریکەیشی ئەڵمانی و هێناومانە ئەوە شەر ئەنتی بەکتریایە تایبەتی نەخۆشخانەیە و سەرتیفیکیشنمان لەسەر وەرگرتووە و ئەمەش یەکێکە لە داواکاریەکانی ڕێکخراوی JCHG'نی و ئەگەر سەرنج بدەی بەنسبەت سەقفەکەشەوە بە هەمان شێوە و بەنسبەت پەردەی بەکارهاتووشەوە هەر بە هەمان پەردەکەش بە هەمان شێوە ئەنتی بەکتریە جۆرێکی تایبەتە و دیزاینەکەی کە وەکو بە جەنابتم و هەر لەلایەن ئەو برادرەوە کە کراوە مستەلڤنت و جۆری پەردەکە وەکو مادە ئەمانە هەر هەمی ئەنتی بەکتریایە. نەخۆشخانەکە شوێنی مانەوەی 210 نەخۆشی هەیە و
بە شێوازێکی مۆدێرن و ستاندەرتی پزیشکی خزمەتگوزاریە تەندروستیەکان پێشکەش دەکات. بە پێی قەبارەی ژوورەکان 3 جۆرە شوێن هەیە بۆ مانەوەی نەخۆشەکان. جۆرێکیان یەک ژوورە و لە هەمان ژووردا شوێنی مانەوەی یاریدەدەری نەخۆشەکەش هەیە. جۆرێکی دیکەیان 2 ژوورە و یەکێکیان بۆ نەخۆشە و ئەوی دیکەیان بۆ یاریدەدەری نەخۆشەکەیە. هەرچی جۆری سێمیانە جۆرێکی سپێشەڵە و لە 4 ژوور پێک هاتووە، زیاتر بۆ کەسانی بازرگان و بەرپرسەکان دەگونجێت. بەڕای من و بەڕای هەموو پزیشکێک تەبعاً خزمەتگوزاری پزیشکی کە پێشکەشەکرێ بە نەخۆش هەر ئەوە نییە لایەنە پزیشکەکەی ئێمە لایەن ئینسانەکەشی ئەگەر لە ڕچاو بگرین کە ئەمە خۆی لە خۆیان بریتە لە پاراستنی کەرامەتی نەخۆش، بریتە لە پاراستنی حقوق و مافەکانی نەخۆش کە ئیش سڕیەتی علاجکردنیەتی، پاراستنی پاکوتەمیز نەخۆش، خزمەتکردنی نەخۆش بەبێ ئەوەی کە پێویستی بە کەسوکاری بێ لە فترەیە کە لە نەخۆشخانەیە. ئەمانە تەبعاً چەند خاڵێکن زۆر گرنگن بەلای هەموو پزیشکێکەوە، بەلای هەموو نەخۆشخانەیەکەوە. بێگومان طبعاً لایەنە پزیشکیەکەش مهمە کە جۆری نەشتەرگەریەکە چۆنە ئەکید و تا چ ڕادێک ناجح بووە. ئێمە بە خۆشحاڵیەوە توانم بڵێم نەخۆشخانەکەمان توانیمانە علاجی زۆر لەو نەخۆشیانە بکەین کە ئەچنە دەرەوەی هەرێم بۆ ئەنجامدانی. ئەم نەخۆشخانەیە لەلایەن چەندین ستافی ناوخۆیی و بیانیەوە بەڕێوە دەچێت و مانگانە نزیکەی 1.5 میلیۆن دۆلار خەرجی پێویستە. ئەمن باوەڕم بە خزمەتی وڵاتەکەمێ یەک بۆ جارێکیشان کە ئەم نەخۆشخانەیە کرایەوە لە وتاری یەکەم ماوتم ڕوون کردە دەوڵەمەندکاری سلێمانی هیوادار مساجویان لێبێ تم نەمەری بۆ خۆتان بکڕن لە ئێستاوە بەوەی شتی بە کەڵک بکەن بۆ میلەتەکەتان. ئەینا چێتە قەبرەوە، قەبریش نەحسابی تەوفیری تایە، نە قاسەی تایە، نە کفلیش گیرفانی هەیە. ئەمە ئەمێننەوە ناوتان ئەمێنێتەوە و کەسیش پارە ناباتە ناو قەبرەوانێ، پارەکە زۆریش بوو ئەبێ بە ژمارەیەک چی لێکن. من باوەڕم بەوە هەیە چی پارەیەکە دەکەوێت بیکەی بە پرۆژە خۆ بۆ خەڵکی وەک دەوڵەمەندیش خۆ پرۆژەکان پارەیە، پارەیەکی زۆر جێگیرە و سابیتە لە شوێنی خۆیان. ئەوە بەشێکە لە شۆڕژێڕێتی و نیشمان پەروەری یەکێک کە وڵاتی خۆی خۆش بێ. من وڵاتەکەی خۆم زۆر خۆش بێ. کارتی تەندروستی کارتێکی زۆر گرنگە لە ژیانی هەموماندا. بە تەندروستیکی باشەوە دەتوانین هەمومان کارێکی باش بۆ خاک و نیشتیمان و کوردستانەکەمان بکەین. هیوادارین نەخۆشخانەکانمان زۆر ستاندەرد بن. بیرتان نەچێت گرنگترین شتیش لە ژیاندا تەندروستیەکی باشە.